واشنطن ڕێگە بە کۆمپانیای شیڤرۆن دەدات بەشێک لە کارە نەوتیەکانی لە ڤەنزوێلا دەست پێ بکاتەوە کە پێشتر کارەکانی بەهۆی گەمارۆکانی ئەمریکا ڕایگیرا بوو. ئیمزاکردنی ڕێکەوتنێک لە نێوان ئۆپۆزیسیۆن و حکوومەتی ڤەنزوێلا ئەنجام درراوە تا 2 ملیار و 700 ملیۆن دۆلاری پارەی بلۆکرای فرۆشتنی نەوت لە دەرەوەی وڵات بهێنرێتەوە خەرج بکرێت بۆ کەرتی کارەبا و وەبەرهێنان، ئەوەش بە ڕەزامەندی ئەمریکا. ڕێکەوتنێکی دەگمەن ئیمزاکرا لە نێوان دەسەڵات و ئۆپۆزیسیۆندا بۆ پێکەوە کارکردن لەسەر پلانی خەرجکردنی وەبەرهێنان لەسەر پرۆژەکانی گەشەپێدانی مرۆیی کە ڕێگەی خۆشکرد بۆ ئەمریکا بۆ سوکردنی سنووردارکردنی کارەکانی شیڤرۆن لە وڵاتە. کۆمپانیای شیڤرۆن مۆڵەتی 6 مانگی پێدراوە نەوت یان بەرهەمە نەوتیەکان لە ڤەنزوێلا بەرهەمهێنێت، هەروەها دەست بە هەناردەکردنی نەوتی خاو بکاتەوە بەپێی مۆڵەتێکی گشتی وەزارەتی گەنجینەی ئەمریکا. بەڵام ڕێگە نادات شیڤرۆن کارەکانی لە وڵاتە فراوانتر بکات یان ڕێگە بە هاوردەکردنی نەوت لە ئێران و رووسیا بدات. پشکی کۆمپانیای شیڤرۆن لە بەرهەمهێنانی نەوتی خاوی ڤەنزوێلا 15,000 بەرمیل بووە لە ڕۆژێکدا. جیراردۆ بلێت سەرۆکی ئۆپۆزیسیۆن دەڵێت ئێمە بەردەوام دەبین لە هەوڵدان بۆ دۆزینەوەی ڕێبازێک، چونکە پێمان وایە دانوستان ئامرازێکە بۆ ئەوەی ڕێگە بە گەلی ڤەنزوێلا بدات ئەم جۆرە ڕێکەوتنانە ئیمزا بکات. هەروەها ئاماژەی بۆش کرد کە هەڵاوسان لە ڤەنزوێلا لە 300 تێپەڕاندووە و پلانەکانی مادۆڕۆ بۆ بژاردنەوەی ئابووری وڵات تێکچووە، بۆیە پێویستمان بە چاکردنی دۆخی ئابووری وڵاتە لە هەموو کەرتە جیاوازەکاندا. ئەمریکا پێی وایە کە سوکردنی سزاکانی سەر ڤەنزوێلا پێویستی بە هەنگاوی بنیادنەر هەیە لەلایەن مادۆڕۆوە. لویس ڤیسێنتیلیۆن بەڕێوەبەری کۆمپانیای توێژینەوەی داتانالیسیس کە بنکەکەی لە کارەکاسا ڕایگەیاندووە ڕێکەوتنی پرۆژەکانی گەشەپێدانی مرۆیی کە نەتەوە یەکگرتوەکان سەرپەرشتی دەکات هەنگاوێکی گرنگە بۆ ئەوەی هەردوولا پێکەوە کار بکەن لە پێناو گەشەپێدانی کەرتی ئابووریەکانی ڤەنزوێلا.